لە قۆناغی 32 جامی هەرێمی کوردستان برایەتی لەسەر یاریگەی دووەمیانی هەولێر میوانداری دهۆچی کرد بەهۆی نەئامادەیی یاریگاکەی خۆی. لە نیوە یەکەم یاریەکی تاڕادەیەک هاوسەنگ لەلایەن هەردوویانە پێشکەشکرا بەبێ بوونی مەترسی لەسەر گۆڵ. لە خولەکی 36 سیابان عەگید بربەستی یەکسانی شکاند و دهۆکی بە گۆڵ یەکەم پێشخست. لە دوا خولەکی نیوە یەکەم ناوشان لەدانێکی سزای بۆ برایەتی ئەژمار کرد و دانا کامەران سەرکەوتوانە جێبەجێ کرد، ئەنجامەکەی یەکسان کردەوە. لە نیوەی دۆم و دوای تێپەڕبوونی تەنها 6 خولەک ئەحمەد کەریم جارێکی دیکە دهۆکی پێشخستەوە بە گۆڵی دووەم. دهۆک دەرفەتی گۆڵی زیاتری لەبەردەم بوو، بەڵام بە شایستەیی مامەڵەیان لەگەڵ نەکرد. برایەتی لە دوا ساتەکان بە چڕی هەوڵی گۆڵ یەکسانی دەدا. ئاکار ئیبراهیم لە دوا سات ئەنجامیدا و بە شێوازێکی جوان گۆڵی دووەمی بۆ برایەتی تۆمار کرد. یاری چووە لێدانە یەکلاکەرەوەکان لە خاڵی سزا. دهۆک بە ئەنجامی 5 گۆڵ بەرامبەر بە 3 گۆڵ براوە بوو. زۆر سپاس بخوای بەڕاستی دەزانی یاری کاس یعنی یاریەکێک لایە یعنی دەبێ ئەو گێمە یعنی تعویزی نییە الحەمدلله ئێمە موفق بین بەس دوو گۆڵمان شەوتی دووەم یەکەم دەقەی ئەخیری شەوتی دووەم دەقەی ئەخیریمان خوارد ئەتو دەزان یاریزانیمە هەموو گەنجن احتیمامە لەسەر گەنجا بەس الحەمدلله سپاس بخوا ئەمڕۆ موفق بین و چوونە دەوری 16 ئینشاڵڵا داهاتی یانەی دهۆک زۆر باش دەگەڕێتە خۆلینات. خۆتان شێوازی ئەم جامە زانن جامی کورسان بەیەک دۆڕان ئەکریتە دەرەوە ینی هەردوویانە حەزرێکی تەواوەتیەکەن بۆ یاریەکە ئەتوان بڵێمە لە گێمی یەکەم لە خولەکانی ئەخیر توانیمان گۆڵی بەرامبەر بینەوە لە گێمی دووەمیشا بە هەمان شێوە بەڵام تا ڕادێک دۆک لە ڕووی فرسەتەوە لە ئێمە باشتر بوو ینی ئەتوانی استیغلالی و فورسانە بکەن لە ئێمەیانە بردەوە بەڵام بەگشتی توانیمان لە کۆتا خولەکان گۆڵی بەرامبەر بینەوە گیانمانە یاری پەنارتیات بڵین تو پەنارتیاتیش تۆزە شانسی تیا ڕاستێکی. بەم شێوەیە پاڵەوانی وەرسی ڕابردووی جامی هەرێمی کوردستان لە یەکەم تاقیکردنەوەی ئەمساڵ سەرکەوتوو نەبوو ماڵاوایی کرد و دهۆکیش گەیشتە قۆناغی 16 و ڕوبەڕووی براوەی هەولێر و تەناهی دەبێتەوە. حوسێن محەممەد کەناڵی پێم هەولێر.